یانەی سیروانی نوێ وەستانی نییە و بە 3 گۆڵیش 3 خاڵ لە دەربەندیخان وەردەگریەوە بە تەنها لەسەر و ڕیزبەندی خولی نایابدا مایەوە. شێبڕکەکانی خولی نایابی کوردستان بەردەوامی هەیە و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولەکە ژیانەی سیروان لە یاریگەی ئاشتی میوانداری دەربەندیخانی پڕهاندەری کرد لەگەڵ دەستپێشی تایمی یەکەم یارەکە و لە هێرشێکی یانەی سیرواندا ڕاستگۆ ڕەفیق لە خولەکی 7 گۆڵ یەکەمی سیروانی تۆمار کرد. یعنی دەربەندیخان زۆرترین هێرشی ئەنجامدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجام یاریەکە، بەڵام هەوڵەکانی بێسوود بوو. تایمی دووەم یانەی میوان باشتر دەرکەوتنەوە بە هێرشەکانی بۆ سەر تۆڕی گۆڵی سیروان یاریان دەکرد، بەڵام ئەنجامەکە پێچەوانە بوو کاتێک بەهادین بەکر و هەردی سەیفەدین 2 گۆڵی تریان لە خولەکانی 65 و 83دا بۆ سیروانی نوێ تۆمار کرد و کۆتاییان بە یارەکەش هێنا. لە کۆتاییشدا یارەکە بە 3 گۆڵ و 3 خاڵ لە بەرژەوەندی یانەی سیروانی نوێ کۆتایی هاتوو بە کۆکردنەوەی 19 خاڵ بە تەنها لەسەر و ڕیزبەندی خولەکەدا ماوەتە و دەربەندیخانیش دابەزیە پلەی حوتەم و 14 خاڵی کۆ کردوێتەوە.